سەربازی ون لە چیرۆکی ئەمجارەی باس لە سۆزو خۆشەویستی کۆمەڵێک مرۆڤ دەکات کە بە منداڵانی بێناز و سەرپەرشتی دەبەخشن. ئەو توێژە هەستیارە لە باوەش دەگرن کە قوربانی توندوتیژی خێزانین و لە ئەنجامی تێکچوونی شیرازەی خێزانێک سەرگەردان دەبن. ماڵ خەندە بۆ چاودێری کچان بریتیە لەو کچانەی کە بێبەشن لە خانەوادەی خۆیان. مەرجی وەرگرتنمان یەکەم نەمانی دایک و باوکە، پاشان یاخود داچینە مابی یاخود باوکی لە دەستدابی یاخود داک و بابی بند کرابن. ئەو منداڵانە وەردەگرین تەبێ ئەمە لیژنەی بە دوواداچوونمان هەیە. پاشەوەی ئەو منداڵانە دێنە ناوخانەی ئەو لیژنەیە پێکاتیە لە توێژەری کۆمەڵایەتی، توێژەری دەرونی، مامۆستا، هەروەها بەڕێوەبەری خانەکە. بارودۆخی ئەو منداڵەکەی بە هەموو شێوەیە کۆنتڕۆڵ دەکرێت. پاشان ئەو منداڵە هەموو پێداویستیەکانیشیان لە ناوخانەی پێی دەبەخشرێ. پاشەوی کە وەکو وای لێدێ ئەو منداڵە لەو بارودۆخە لەو زەحمەتی کە هاتیتە لەو ئاعیلەی کە هاتیتە ئێرە وای لێ دەکەین کە ببێتەوە کەسێکی ئاسایی، بارودۆخەکی هادیئی هەبی، ببێتەوە کەسێکی ئاسایی، ژیانی ڕۆژانەی خۆی بەسەر ببە. هەموو خزمەت گوزاریەکان لێرە پێشکەشی دەکرێت. وەکو لایەنی تەندروستی زۆر گرنگی بە تەندروستی دەدەین، لایەنی خوێندن زۆر گرنگی بە خوێندن دەدرێت. هەموو منداڵک دەبێت بگەڕێتەوە قوتابخانە. پاشانیش لە ڕووی هەموو شتێکەوە پێداویستی ئەو منداڵانە دابین دەکرێت. لەم بەرنامەیە ئەو خزمەتی ئەو کەسانەی کە ئەم سۆزە ڕاستەقینە بۆ منداڵانە دەبەخشن و لە باوەشیان دەگرن و زەحمەتیە مەرکیان لە ئەستۆ گرتووە نیشان دەدرێت. ئەو ستافەی کە دێن ڕۆژانە خزمەتی ئەو منداڵانە بکەن، تەبیعی کە دێنە ناوخانە یەکسەر منداڵەکان نووسینە بە خەبەریان دەینێن، دەم چاوشتیان دەشۆن، هە لە گەریانن داهەنەکان بە بەردەوامی، ژەمی بەیانیان حازر دەکەن لۆیان، منداڵەکان دادنیشن نانی دەخۆن، پاشانش تەمەشای تەلەڤیزۆنی دەکەن. ئێستا بە حکمیەوەی عوتڵەیە ئاوینە مەکتەبیان نییە، بەشداری دەوراتمان کردینە. لۆ نمونە ڕۆژانە دەچنە دەورەی مەزبەحی، دەچنە دەورەی دەرونی، کچی گەورەمان هەیە لێرە ناردیتمانە دەورەی دروستکردنی شیرنەمەنی، لۆ خۆیان هەتە فێرە شتێکی بن. پاشەوی کە هاتنەوە لەو دەورانە لێرە تەبیعی نان خواردنی نوڕانی ئامادەیە. ئەوانە نەوەیەک گەورە دەکەن کە داهاتووی نادیار بۆتە چارەنووسیان و ئایندێکی گەشیان بۆ بنیاد دەنێن. ئەم داهاتۆش لەسەر دەستی ئەم دادانە بنیاد دەنرێت تاکۆ ئەو توێژە هەستیار و ناسک و بێنازە سەرگەردان دەبن. ئەم دادە و کارمەند و توێژەرانە کۆمەڵێک ئەرکیان لەسەر شانە بۆ خزمەتکردن و لە باوەشگرتنی نازی ئەم توێژە. دڵسۆزی مامۆستایەکان بەڕاستی ئەم زۆر لە چاویان ڕادەبینم، یعنی هەمویان هەست پێ ناکەن کە منداڵی دائیرێنە و یاخود منداڵی خۆیان نییە، وەکو منداڵی خۆیان تەمەشایان دەکەن. هەر لە عەتف و حەنانەوە کە دەبینم کو باوشیان لێ دەکەن، منداڵەکانش بە هەمان شێوە پێیان دەرێن دایە، وەکو داکەچی دڵسۆز لە ئامێزیان دەگرن، پێداویستیان دابین دەکەن، پێویستیان بەچ بوو لە خۆشی لە ناخۆشی هەر لە گەریانین، لە سەفرەی لە گەریانین، لە داوەتی لە گەریانین، لە هەموو شتێکی ئەمە ژیانمان بوویتە بەشێک لەوانە. یعنی ئەمە ناتوانین خۆمان لەوانە دەربینین برێن. ئەمە کە چوینەوە لە هەموو دائیرەکە چووەوە تاوا حەقی بە دائیرەکانی دینیە، دائیرەکە چی بەسەردێ، بەس لێرە ناتوانین ئەو شتە بکەین. یعنی لێرە ئەمە نەوعەکە تەعامل لەگەر ئینسان
یعنی هەموو ژیانت بوویتە ئەو منداڵانە زۆر ستافەکەش دڵسۆزن بەڕاستی لۆ ئەو منداڵانە. ئێرە ماڵی خەندەی کچان و کوڕانی شاری هەولێرە. لەو ماڵە هەموو ئەو جگەر گۆشە و کچ و کوڕە بێناز و بێکەس و کارانە لە ئامێز دەگرێن کە بە هۆکار و کێشەی جیاوازی کۆمەڵایەتی لێرن. ئەم مرۆڤە خزمەتکارانە ڕۆڵی دایکێکی ڕاستەقین نەدەبین و نازیە و توێژە هەڵدەگرن کە دوورن لە چێژی گەرمی باوەش و سۆزی دایکی ڕاستەقینەیان. ئەوانە هەوڵ دەدەن ئەو سۆزەیان پێ ببەخشن و لە باوەشیان بکەن. کارکردن لە خانەکان بەڕاستی ئەرکێکی قورسە، بەڵام لە هەمان کاتدا بەڕاستی ئەرکێکی زۆر پیرۆزە. ئەو منداڵانەی کە دێن بۆ خانەکان یان دەهێنرێن بۆ خانەکان بەڕاستی پێویستیان بە شوێنی گونجاو هەیە، پێویستیان بە خۆراکی باش هەیە، پێویستیان بە جلوبەرگی ڕێکوپێک هەیە، لە هەمان کاتدا پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی هەیە، خزمەتگوزاری پەروەردەیی و خزمەتگوزاریەکانی خوشگوزارانی و لایەنەکانی تر. بە دڵنیاییەوە پێشکەشکردنی ئەو هەموو خزمەتگوزاریە ئەم هەموو خزمەتگوزاریانە تەنها بەلایەنێک نابێتن. دروستە ستافی ئێمە بەڕاستی لێرە ماندوو نەناسانە کاریان کردووەوە بە پێی توانای خۆیان هەوڵیاندا بەڕاستی بە شێوەیەک لە شێوەکان ئەم پێداویستیانە دابینکەن، بەڵام لە هەمان کاتدا ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی گشتی هەوڵی ئەوەمان داوە هاوکار بین لەگەلیان و لەگەلیان بەردەوام بین و جگە لە پاڵپشتی خۆمان بۆیان هەوڵمان داوە بە تەنسیق لەگەل ڕێکخراوەکان و خەلکانی مرۆڤ دۆست زیاتر هاوکاریەکان وەرگرین و بە شێوەیەک کە هەرچەند هەمومان دەزانین کە قەیرانی دارایی بووە لە هەرێمی کوردستان، بەڵام شتێکی وامان کرد پێکەوە کە ئەم قەیرانە کاریگەریەکی ئەو تۆی لەسەر ئەم خانانە نەبێت. ئەم کارمەندانە کارێک دەکەن تا ئەو منداڵانە بگەڕێنەوە ئەم باوەشە گەرمە و وەک دایکێک ئەم سۆزەیان پێ ببەخشن و لە باوەشیان بگرن تا هەست بە بێنازی نەکەن. ئەو کەسانەی لێرە خزمەت دەکەن بریتیە لە مامۆستا کە ئیشی گرنگیان لەسرە پەروەردەکردنی ئەو منداڵانە لە ڕووی تعلیمی لە ڕووی تربەوی، پاشان دایانمان هەیە، دایان وەکو داکەک تەعامل لەگەر ئەو منداڵانە دەکا، ڕۆژانە دێتە ئێرە ئیش و کارەکانی خۆی دەکا، وەکو داکەچی دڵسۆز لە ئامێزیان دەگری، لە ئازارەکانیان کەم دەکا. پاشان توێژەرە کۆمەڵایەتیمان هەیە، توێژەرەکان هەڵدەستن بە چارەسەرکردنی ئەو کێشانەی لە خودی منداڵەکەی هەیە. وای لێ دەکەن کە بگەڕێتەوە باری ئاسایی وەکو منداڵی ئاسایی ژیان بەسەر ببە. توێژەری دەرونیمان هەیە، ئەوانش لەگەریاندا دەنیشن قسەیان لەگەر دەکەن. لێرە چاودێری شەومان هەیە، بە هەموو شێوەیەک منداڵەکان ئاگایان لێ دەبی شەوان کە هەڵدەستن. منداڵمان هەیە حالەتی نەخۆشی هەیە بە شەو دەگریە کە بدایەت دێتە ناوخانەی، منداڵمان هەیە تووشی حالەتێکی دەبی کە هاتیتە ناوخانەی، ئەو چاودێرە وەکو داکەک بە بەردەوام لەگەری دەبی تاوەکو ئەو منداڵە دێتەوە حالەتی ئاسایی. بەشێک لەو دادانە نیوەی تەمەنیان زیاتر بە خزمەتکردنی ئەو منداڵانە بەخشیوە. ڕۆژانە دانە بەدانیان چاودێری دەکەن تا هەست بە کەم و کوڕی و سۆزی دایکایەتی نەکەن. ئەو ستافەی کە لێرە زۆر لەگەریان ماندینە بەڕاستی، چونکە ئەرکەچیان زۆر قورسە، ئەرکەچی زۆریان لەسەرە، چونکە ئەمە تەعامل لەگەر منداڵی دەکەین. بارودۆخەکەی ئاسایی نییە وەکو منداڵەکانی دیکە. لۆ نمونە زۆر شت هەیە بە چای خۆی دیتیتی ئەو منداڵە
ئەوانەش ڕوبەڕووی ستافەکەی دەبیتەوە کە هەندێک جار زۆر زەحمەتی دەچێشن لە تەعاملکردن. منداڵمان هەیە عینادە، منداڵمان هەیە گرینۆکە، ناتوانین تەعاملی لەگەر بکەی. ئیتر ئەوانە ئەرکەچی زۆر قورسیان لەسەرە، وەکو منداڵی ئاسایی نییە، بە بەردەوامیش لەگەریانن، بە بەردەوام ئەرکەچی زۆریان لەسرە ستافەکە. بەڕاستی لە دایانی لە توێژەری بگرە، لە مامۆستای، لە چاودێری شەو کەسانێکمان هەیە لێرە خۆبەخشن، ویستی خۆیان هاتینە وەکو ئینسانی یارمەتی ئەم منداڵانە دەدەن. کەسانێکمان هەیە بە عەقد دەوام دەکەن لێرە، کەسانی ڕسمیشمان هەیە، ڕسمیەکان زۆر هێڵکن لەگەر منداڵەکان. ئەرکیان زۆر قورسە بەڕاستی تەعاملکردن هەر یەکە و مەسئولیەتێکی زۆر گەورەیە لەسەریان، چونکە هەر یەکە و لە ژینگەی تایبەت هاتینە، هەر یەکە و لە بارودۆخەکی تایبەت هاتینە. کەسیان لە یەک بارودۆخ و لە ئاستەکی باری دەرونی منداڵەکان زۆربەیان تێک دەچی کە تووشی حالە دەبن. ئیتر تەعاملکردن لەگە باری دەرونی ئەو منداڵانەی کە تێکچووە زۆر زەحمەتە. لێرە تەواوی خزمەتگوزاری دابین کراوە. خەندە و بزەی ئەو چاوگەشانە پێیوەستە بە خزمەت و ڕەفتاری ئەم دادانە کە چۆن وەک دایکێک مامەڵە لەگەڵ هەست و دڵی ئەو منداڵانە دەکەن. لە ئامێزگرتنی ئەم بێنازانە ماندوێتی زۆر و بەرپرسیارەتی گەورە و زەحمەتی زۆری دەوێت. مناڵەکان هەستەکەون زۆر بە یعنی ڕوحێکی گەورە، ڕوحێکی فراوان لەگەڵم تەعاملەکان، تەسەڕوفاتیان، ڕسمکردنیان. ماوەی تقریبان 2 ساڵە لێرەمە، هیچ مشکلەیەک من بڵێم ئەوها لەگەڵ هیچ مناڵە نەبووە. هەمووی بە عاتفەیەکی زۆرەوە تەعاملمان کردووە. حالیانیش گەشتونەتە ئەو ڕادەیەی ئێمە ئەوەنە لەگەڵ مناڵەکان نزیکم گەشتمەتە ئەو ڕادەیە بتوانم من مەعرەزێکیان بۆ بکەینەوە. ئێمە وەک توێژەری کۆمەڵایەتی لە خانەی نەوجوانانی کوڕان کاری ئێمە ئەوەیە زیاتر ڕاستەوخۆ لەگەڵ منداڵەکان بچینە ناو کێشەی منداڵەکان و ئەو کێشانی کە ڕۆژانە منداڵەکان هەیەە یان لە ناو خێزانەکانیان پێشتر هەیەیان بووە هەوڵ بدەین چارەسەری بۆ بکەین و منداڵەکان بگونجێن لەگەڵ ئەو خانەیە کە ئێستا تێیدا دەژی و هەوڵی ئەوەمانداوە بەڕاستی کە ئەو خانەیە لە شوێنێکی میری دەربچێ وەکو ماڵێک لێ بێ لە بۆ ئەو منداڵانە بۆ ئەوی بێتە بەدیلێک بۆ ئەو شوێنی کە لە ماڵێکە هاتینە ئێرانە ماڵێکی تریان بۆ دروستکەین. توێژەرانی کۆمەڵایەتی و تەواوی ئەو ستافی کە لەگەڵ ئێمە کار دەکەن ڕۆلی دایک و باوچێک دەبینن لە خانەدا. لە ڕووی تەندروستی و بارودۆخی تەندروستیان زۆر هەستیارن. بەردەوام چاودێری تەندروستیان دەکرێت و لە کاتی پێویست لە ڕێگای دادەکان بۆ نەخۆشخانەیان دەبن و پشکنینیان بۆ دەکرێت و ڕێنمای و چارەسەری پێویست لە پزیشکەکان وەردەگرن. لە ڕووی تەندروستیەوە ئەمە لێرە کارمەندی تەندروستیمان هەیە، ژووری تەندروستیمان دانایە. ئەو کارمەندە بەس دەتوانانی لۆ نمونە عیلاجی بەسیتی بکە لە ئەو منداڵێک کە لۆ نمونە تای لێیە دەتوانانی عیلاجی ئەو شتانەی بکە. پێویستی بە دکتۆر بوو یەکسەر ئەو کارمەندەی تەندروستی بەبێ ئەوەی کاتی دەوامی بی، کاتی دەوامی نەبی، بەیانی بی، ئێوارە بی، شەوێ بی، چ وەختێک منداڵک پێویستی بە شتێکی بوو یان تووشی حالەتی بەربوونەچ بوو ئەو کارمەندە تەندروستی یەکسەر دەیباتە خەستخانەی. لە خەستخانەکان چارەسەری لۆ دەکرێت، عیلاجی لۆ دەکرێت. هەموو کاتێکش ئەو کارمەندە ئامادەیە. ماوەی 16 ساڵە لێرە ئیش دەکەم وەکو کارمەندێکی تەندروستی، بەشی تەندروستی لە خانەکەی. پێویستی منداڵەکان سبەینان دەچم سەریان لێ دەدەم وەکو ئەوە چی سەرتا نەخۆشن یان تەمشای ددان و تەمشای نینۆک و وەزن و توول و ئەوانە هەموو کاری ڕۆژانەمانە هەموو ڕۆژێ دەیکەین. ئەگە پێویستیشان پێبیان نەخۆش بن ئەگە بتوانم لێرە چارەسەریان دەکەم عیلاجەکە لە دەستە من بوو، ئەگە نادەیان بینە خەستخانەی دەرێ.
ئەم دادانە کۆمەڵێک ئەرکی گرنگ ڕادەپەڕێنن بۆ خزمەتکردن و چاودێریکردنی ئەو منداڵانە لێرە فێریان دەکەن کە پشت بە توانا و ئیرادەی خۆیان ببەستن و ڕایان دەهێنن خۆیان خزمەتی خۆیان بکەن و داهاتوویان دروست بکەن. بە دڵنیایەوە هەروەک دەزانن ئەو منداڵانەی کە لێرەن بەڕاستی هەر یەکێکیان بە هۆکاری جیاواز هەندێکیان دایک و باوکیان کۆچی دوایان کردووە هەندێکیان شیرازەی خێزانیان تێکچووەوە هەندێکیان دایک و باوکەکان بە هۆکاری جیاواز لەوانە هۆکاری دارایی توانایی لە خۆگرتن و بەخێوکردنی منداڵەکانیان نەبووە بۆیە ئەو منداڵانە کە لەو تووشی ئەو حالەتانە دەبن یەکەم گرفت کە ڕوبەڕویان دەبێتەوە ئەم منداڵانە لە سۆزو عاتفە و لە خۆشەویستی ڕاستەقینەی دایک و باوکیان بێبەش دەبن و پڕکردنەوەی ئەم خەلەلە ئەم بۆشاییە بەڕاستی لەلایەن ستافی ئێمە چ دایانەکان چ توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی چ مامۆستایان و چ چاودێران و هەروەها ئەو کەسانە کە بە شێوەی خۆبەخش لێرە کار دەکەن بەڕاستی ئەرکێکی وا ئاسان نییە ماندووبوونێکی زۆری دەوێت و شارەزایەکی باش دەوێت خۆشبەختانە ستافی ئێمە بەگشتی لەم بوارە سەرکەوتوو بووە توانیویانە بە شێوەیەک لە شێوەکان ئەو بۆشاییە پڕکەنەوە. ڕۆژانە وەک خێزانی ڕاستەقینەی خۆیان تەواوی ژەمەکانی خواردن بە ئارەزووی ئەو منداڵانە ئامادە دەکرێت. خواردنی ڕۆژانەمان لێرە ئەمە مطبەخەکی گەورەمان هەیە لەوێن دەرشی و شتی لێ دەنێن سێ جەما خواردنی لۆیان حازر دەکەن بەیانیان و نوڕانان و ئێواران بەزەما حەزمان لێە لە ناوخانەی شیوەکەی دەینن لەوێن دەردەینن وەکو ئاعیلەک هەمومان پێکەوە دادەنیشین لە ناوخانەی شیوەکەی دەخۆن بەیانیان و نوڕانان و ئێواران. کوڕانیشمان لێرە ئامانجی تێکەڵاوکردنی خانەی کوڕان و کچان ئەوە بوو لە بدایەتەوە ئەوانە لە ئاعیلەی دادەبڕێن لە کەسوکاریان دادەبڕێن ئامانجیمە ئەوە بوو کە لە خوشک و برایەتی دانەبڕێن ئەو عیلاقە لە بینیان هەر هەبی هەست پێ بکەن ئەوانە خوشتی یەکترن برایی یەکترن لۆ نمونە کەیسمان هەیە دوو خوشتی لێرەیە دوو برای لەو دیویە یان سێ برای لەوەیە خوشکەچی لێرەیە ئەمە بە هیچ شێوەیەکی جیاوازی ناکەین بینی کچان و کوڕان چکاوە بە هەموو نەوعەک تەعامل کو لەگەر کچان دەکرێت ئەو هەش تەعامل لەگەر کوڕەکەش زۆر زەحمەتە ستافی خانەی کوڕانیش زۆر ماندینە چکە کوڕ مەسئولیاتێکی زۆر گەورەیە بەڕاستی کوڕش پاشەوی هەموو خزمەت گوزاری لە ڕووی تربەوی لە ڕووی تعلیمی پێشکەشیان دەکرێت هەمانە کوڕشمان هەیە زۆر لێرە سەرکەوتوو بووە دەرەجەی باشیشی دەرهینایە کوڕشمان هەبووە مەسەلەن
ئیشی خۆی پەیدا کردیە لۆ نمونە ژوورێکی حەلاقیمان لۆدانە ئیشی حەلاقی دەکا سەری منداڵە کچکەکانی تر چا دەکا ئەوەش بەڕاستی شتێکی زۆر زۆر باشە بتوانی لۆ خۆی لە دوا ڕۆژدا دەتوانن لێ دەرێت دوکانێکی لۆ خۆی دابنێ ئیشێکی خۆی تەرتیب بکە ئەوانیش هەموو بێبەشنینە لە خوێندن هەموو دەچنە خوێندن بەس تەعاملکردنیان ئیوانیش زۆر زۆر قورسە. جگە لە خزمەتانیان دەدەن تا لە خوێندن بەردەوام بن و پاڵپشتیان دەکەن بۆ بنیادنانی داهاتوو گەیشتن بە ئامانج و ئاواتەکانیان تا لە خێزانێکدا کۆیان بکەنەوە. زۆر ئەمە گرنگی بە خوێندن دەدەین لێرە منداڵەکانمان دەبی مەرجی یەکەم بگەڕێنەوە سەر قوتابخانە ئەو تەڵەبانی کە هاتینە ئێرە لۆ نمونە هەبووە تەمەنی 15 ساڵە هاتیتە ئێرە هیچ نەچیتە مەکتەبێ بە هیچ شێوەیەک نەیزانیە مەکتەب چییە ئەمە گەڕاندیتمانەوە مەکتەبێ ئامانجی ئێمە یەکەم شت پاش وەزیفەکەی خۆمان ئینسانیە مە زۆر تەعاتفی نەگەر ئەو منداڵانە باوڕکە یعنی وا هەست و سۆز دروست بووە لەلایەن هەموو مۆزەفەکان لەلایەن هەموو ئەوەکان ئەو هەموو قەیرانی دارایی و کە سیستەمی داوام نەکردون و ئەو شتانە لە ناو خانەکان ڕووی نەدا بە هیچ شێوەیەک هیچ دایەنێک هیچ مامۆستایەک هیچ توێژەرێک ئامادە نەبوو بۆ یەک دەقەش جێ خۆی بەجێ بهێلی منداڵەکان بەجێ بهێلی چونکە شتێکە بوویتە ئینسانی لێمان بەڕاستی ئەوانیش بەشەکن لەما ئەمە واز دەکەین ئەوانش خێزانن لەما ئەمە خێزانێکی گەورەینە پێکاتینە لە باب و داک و منداڵ و داپیر و باپیر و هەمویان بووینە خێزانێک لەو ئەو منداڵانە یعنی هەتا بتوانین وەکو کچمان بانجیان دەکەین وەکو کوڕمان بانجیان دەکەین یعنی بە هیچ شێوەیەک هەست ناکەین کە ئەمە وەزیفەیە یان ئەوەیە هەموو ئیشەکانمان ئینسانیە هەموو شتەکانمان ئینسانی جێبەجێ دەکەین لێش ئەو هەست و سۆزە لەسەر مانزاڵە ئەو منداڵانە لە ژینگێکی جیاوازەوە هاتون بۆیە و بە تەمەنی جیاوازەوەش هاتون بۆیە هەر کامەیان پەروەردەیەکی جیاوازی هەیە هەر کامەیان بە شێوەیەک لە شێوەکان مەرحەلەی پێگەیاندنی کۆمەڵایەتی تێپەڕاندووە و ئەوەی ئەرکە لەسەر ئێمە و کردومانە بە خۆشحالیەوە دووبارە کارمان لەسەر پەروەردەی ئەو منداڵانە کردووە دووبارە کارمان لەسەر پێگەیاندنەوەی ئەو منداڵانە کردووە بە شێوەیەکە خۆشبەختانە ئێستا ئەوانیش وەکو هەموو منداڵانی تر وەکو کەسەکانی تر تاکی بەسوودن بۆ خۆیان و بۆ کۆمەلگان. ئەوە دیاری کەنالی کوردستان 24 بەرنامەی سەربازی وونە پێشکەش دەکرێت بە هەردوو خانەی نەوجەوانانی کوڕان و کچانی هەولێر بەرامبەر ئەو ئەرک و ماندووبوون و خزمەتەی کە پێشکەش بە نەوجەوانان دەکەن. داوا لە بەڕێز کەژاڵخان دەکەم بەڕێوەبەری خانەی نەوجەوانانی کچان بە نوونەرایەتی ستافەکە ئەم دیاریە وەرگرێت.